لەوانەیە ناخۆشترین سات لە ژیانی هەر دایک و باوکێک نەخۆشکەوتنی منداڵەکەیان بێت. هەروەها ئەو کاتە دەبنە دڵخۆشترین کە جگەرگۆشەکەیان تەندروستیەکەی بەرەو باشبوون بچێتەوە و پزیشکەکان چارەسەری پێویستیان بۆ بکەن. یەکێک لە هۆکارانی کەوا دەکات چارەسەرکردنی نەخۆشیەکان لە منداڵانە ئاسان نەبێت دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەشی منداڵان ناتوانن وەکو کەسێکی پێگەیشت و بەرگری دژی نەخۆشی بکەن. بۆیە کاتێک سەردانی نەخۆشخانەکان دەکەن پێویستیان بە گرنگجیدانێکی تایبەت هەیە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیانە. بە هەمان شێوە لەگەڵ وەرزەکان نەخۆشیەکانی منداڵان دەگۆڕێت. ئێمە ئەمڕۆ لە نەخۆشخانەی گوڵانین لە شاری ئاکرێ دەمانوێت بزانین چۆن چارەسەرکردنی مناڵان لە بەشی منداڵانی ئەم نەخۆشخانەیە بەڕێوە دەچێت. سیستەمی تەندروستی و پێکهاتەی نەخۆشخانەکان لە هەموو لایەنەکانی تر گرنگترن بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە سەردانیان دەکەن. کاتێکیش کە ژمارەی پزیشک و کارمەند یان پێداویستی و ئامێرەکان لە ئاستی پێویستدا نەبن، بێگومان کەمتەرخەمی و هەڵا لە دەستنیشانکردن و چارەسەردا ڕوودەدەن. لە نەخۆشخانەی گوڵانی شاری ئاکرێ یەکەیەکی تایبەت بۆ نەخۆشیەکانی منداڵان تەرخان کراوە کە بریتیە لە چەند ژوورێک. لێرە ئەو منداڵانەی کە سەردانی فریاکەوتن یان ڕاوێژکاری دەکەن ئەگەر پێویستیان بەمانەوە هەبێت لە نەخۆشخانە لێرە دەخەوێنرێن. لەبەرەوەی نەخۆشیەکان لە منداڵان بە پێی وەرز دەگۆڕێ. بۆ نمونە لە چەند مانگی ڕابردوو زیاترین ئەو نەخۆشیانەی کە وەکو پسپۆڕەکان باز دەکەن داخڵی ئێرە کرابوون توشبوون بە هەوکردنی بۆری هەناسە و سیەکان بووە. ئێستا وەرزەکە بەرەو هاوینە بەرەو بەهارە چەند نەخۆشیەکی تر ئەگەری ئەوەی هەیە تووشی منداڵەکانمان بن لەوانە هەوکردنی ڕێخۆڵەکان توشبوون بە سکچوون و ڕشانەوە. هەروەها حاڵەتێکی تری تایبەت هەیە کە پێوترێن نەخۆشی پاقلە واتە شیبوونەوەی خوێن ڕوونبوونەوەی خوێن پاش ئەوەی کە ئەو منداڵانە پاقلەمەنیە خۆن. لێرە وەڵامی ئەو پرسیارانەی کە ئایا چۆن ئاگامان لە منداڵەکانان بێت لەم وەرزەیە بۆی کەمترین جار تووشی نەخۆشی بن و هەروەها چارەسەرکردنی نەخۆشی پاقلە هۆکارەکەشی چییە و چارەسەرەکەشی چییە لە پزیشکە پسپۆڕەکانی ئێرە دەپرسی. چەند پزیشکێکی پسپۆڕی منداڵان چاودێری چارەسەری ئەم منداڵانە دەکەن. دکتۆر هەژار سێباری یەکێکە لەو پزیشکانە. ئەو ڕۆژی پێشتر لە نەخۆشخانەی فریاکەوتن ئێشک گر بووە. چەند منداڵێکی لێرە خەواندووە کە نەخۆشی پاقلەیان هەیە. بتري أو حالة الدهي داخل بوين نخوش خانة طوارئ الآخرة نخوش أو بن أبد أم بيجن إيشا باقل كا أبد كو باقل كا تخون أنزيمة بيجن جيسك سبيدي لشواداي كيما بجتين خينوا روند بيتن جاوتوا زرب سبيل كا جاوي رنجوا سبيد بيتن محتاجي خينيد بن زوربای حالت تقریبا 5 حالت او بون هر دیسان نخوشیت زکچونه هیدی بچک دنیای گرم بید نسخیت زکچونه دست بید کنی زیادت بن سبارت نسخ او ام بيجن ايش باقل كا نجيب انجليزي بيجن فافزم بتر موسم بهار ام ملاحظات كاين زورتر ليتن جبركو باقل كتر مشات بن البازاري احتمال ديباب نزانن كو بچيكي توان زارو كتوان افن ساخيه هاي خول بچيك الصافا دست بيت كات وقت بچيك تازل ديكا خود بيتن قالك بچيك توشي زركيد بن يعني او هكا افن ساخيه هاي بيت هرهنجي بچيك توشي زركيد بيت ام بجني زركيا روجيت ايكي بشتي ولاده اوا ام بحثي ده روجيت اول كان ان دو حفتيت اول بشتي هنجي بتشيك وقت مازن بود 2 سالي 3 سالي 4 سالي بتر اف حالة انه كمل طوارئ ديتين او ان ابن ما بينا بيجني بريسكول اتش انجي تودلر اتش يعني ايك حتى 6 سالي وعمري مدرسه يعني 4 5 سالي حتى 10 سالي ام وحالته بتر بينين او ان ابدكو دس بيت كان خارنيت خون هر ديس من بو بيشتر اشاره بدا بتر باقل كا اف حالته تشيد بيت بس هندك جا
نه إلا باقل كنساخ بخوت والي بيت هندك جا هندك درمان هنا بنا هو هندي كوف حالته بو بتشكي درس بيت مجموعة درمانة كان بو التهابات بكارتين بيجن السلفا جروب هندك درمانة مثلا اسبرينا بروفينا هكا دوزاكا جرعكا زياده والجريتن هم دي صد بنه وهو هندي هندك خارنن سماق بيت اجرا هندي اف سماق ام تخوين هند جا خان او جنك سري خدن او جي تشو بيجن بريسبيتنج يعني ريسك فاكتورن كو ديسا اف حالتا كو خين حل بيتن علاج وكي ام نساخ بينين ام فحصا كاين فحصا كلينيكال يعني يا فحص كاين نساخي بيش شاف ام صحت كاينه نبضاوي كنبضاوي سريعه انا چونك خينا اختي دابازيت نبض سريع بيتن ديس ام ضغطي قياس كاين عادة ضغط جداد بازيتن هم ديسا نشانتوي او نقول كيما بيشتر قوتي شاف زربن رانك جالك سبيد بيتابع باشن ام فرد كاينه صحت كاينه ديسا ميزاوي كصحت كاينه رانجي ميزيك ايا زور طاري بويا انا كيما قلتي رانجي كي تشاي هاتي خطوات ديف دا ام فرد كاينه فحصكا كومبليتا خيني عم بجنه فرد كاينه صح كاينه درجه خيناوي بويا تشانت هيموغلوبين عادة وقت هكا خين ما بين حفتي حتى دهي بيتن حفتي حتى دهي وضع نساخ مستقر بيتن جالك يجيشنا بيت جالك خافنا بيت رنج ميزاوي جالك طارينا بيتن نساخ مجرد بس محتاج هندي ام داخلي خسته بكين وسيلان بدينه سيلان بدينه خلال 24 ساعه هذا هند جا حتى شو هاي الساعات هذا ميزاوي صافي بيتن جاركادي نساخ زفرته نشاط وحيويه وخويا بره وانفرد كاينه مال بس هكا مديد خيناوي يا دابازي كيمتري حفتي اللي هاتي وميزاوي جالك مركزه جالك تيره يعني الرجل بيتن وضع نساخي باشين هندا توشي فرشيان يدبن وي حالتي ام فرد كاينه خينه ام خينه بو حاضر كاين باش دي كروس تطابق تتشكرن ام خينه دينه ديسان ديف خينه راجر كدي هر سيلان الدينه حتى هيدي خيناوي الحفته وسرد زيداتر ليتن يعني هيموغلوبين حف درجه حف غرام بير ديسيليتر باش ام نساخي فرد كاينه مال وقت ام نساخي فرد كاينه مال هر دي صار ما دينه استمارك ما هي استمارك التعليمات هندي كجارك دي اف نساخه خدينا كتشيفي حالتي نبيته او تعليمات هر دي سوا كيما بيشتر قوتي او انكو سماق وخنا او باقل ناتش بيت بخوتن ومجموعات درمانه كان وما يتوصف كرين ام بيجنا وان نساخه هر جارك نساخ جارك توش نساخيه كبيد چيتا نك نوجداري دبي يكم اخفتن او بيت بيشت اوي نخوشي نساخيه بيجن ام كيب عامد بيجن ايش باقل کا لەنهۆمی خوارەوەی ئەم نەخۆشخانەیە چەندین ڕاوێژکاری هەیە یەکێک لەوانە ڕاوێژکاری نەخۆشیەکانی منداڵانە دکتۆر عەلی ئەم ڕۆژمارەیەکی زۆر نەخۆشی لێرە بینیوە دەمەوێت بزانم لەم وەرزەدا گرنگترین ئەو نەخۆشیانە چین کە تووشی منداڵان دەبن دکتۆرجان ئەو نەخۆشیانەی کە ئێستا تووشی منداڵان لەم وەرزەیە زیاتر چین ئەم وەرزە زیاتر تووشی منداڵانە بێ ئەو نەخۆشانەی تووشی منداڵانە بێ بارەبتر ینی حالات التهاب معان زوج چون نشانه دەست پێ کردووە بەهۆی بەرزی بلندبوونی دەرەجەی حرارەتەوە ئەم جۆرە نەخۆشانە زیاتر بینین کەی وەرزەکەش بەرەو زستان چەنێ بەرەو نهایەت بەهار بڕۆین بەرەو بدايەتی هاوی نەچین التهابات معان زیاترەکە وبالمقابل جي التهاب مجاري التنفسية كم دبيتها زوري واني ام بينين او التهابات معها زائدا التهابات مجاري التنفسية وكو اوت بيشنت يعني باشا لبرتشي لم فصلة زياتر هاو كردني ريخولو اوانه هي هو كاركي تشي كاركي تشي دائما اولا خوي الورزي هاوين توزاني يعني هاوين شي طبيعي ما درجات حرارة زور بلنده بيه من ضال زور توشي هنا بيه معرض بيه جفاف زياتر لم ورزانه وش بيته من زور محتاج سوائل بيه لم ورزانه احتمال يعني ود نوع انواع السوائل بخاطه او كي باك نبي خاوي نبي بخورته يعني شيلك خاوي نبي بخورته زائد خواردن زود يكتشي خواردن زود يكتشي احتمال يعني حالات تسمم ببيت اوالي بيه زائد الالتهابات الرئيسيه خوي الالتهابات الفيروسيه والتهابات الميكروبيه وهركز بجوري خوي هي علاج خوي تبرجرم چی بکرێ لە ماڵەوە بۆی ئەم منداڵانە توش نەبن والله پاکوخاوێنی دایک و باوک زۆر مهمە احتمام بدەن بە پاکوخاوێنی منداڵەکەیان پاکوخاوێنی ئەو سۆرسانەی خواردنیان نەبێت دائما خواردن دروستکرێ ماڵەوە دوور بن لە خواردنی دەرەوە دوور بن لە مەشروباتی دەرەوە ئەو معقم بێ ئەگە بچەنێ بتوانن زوو بخۆن دەرەجەی حرارەی ماڵ هەرچەند بێ بتوانین
کارەباگەم تۆفێ بە دەرەجە حراری مەرگەرم لا ئەم بێ گەرم نەبێ زۆر بۆ مناڵ هەتا تووشێ و شتانە لە من زوو بەزوو بەس پاکی و خاوێنی لە هەموویش مهمترە تەمان لە بدایەتە لەم هەوکردنی ڕێخۆڵە و ڕۆژانە و سکچون و ئەمانە چۆن دەردەکەوێت ینی منداڵەکەت چی لێ دێ یەکسەر خۆی دائما لە بدایەتە ینی حالات التهاب ئەمعا دەست پێکا بە ینی ڕشانەوەیکی بەسیط دەست پێکا ڕۆژێک دوو ڕۆژ تەتەورە بێ لە حالەتەکە لە حرارەت مناڵ لەجارە بلند دەبێتەوە باشە زیادن ڕۆژ سێم چوارەم احتمال تەتەور کە بێتە زوکچوونش لە مناڵەکە جا حالات جفاف بسيطمان هەیە حالات جفاف وسطمان هەیە حالات جفاف شديدمان هەیە واتە ئەوەی دایک و باوک پێویستە بڵێن تەرکیزی بخاتە سەر تایەکەیە لەگەڵ وشکبوونەوە تایەک هەیە کە علامات وشکبوونش هەیە مناڵەکە بینی زەوقی نامێنێ پێکەنینی نامێنێ چاوی گوڵخۆی چاوی نامێنێ پێستی هشکە بێتەوە گریانێکەکە فرمێسک ناڕشێنێ ماڵەکە میزکردنی کەمە بێ ئەمە هەمووی علامەتی هەوەیە شێوەیە وا دەتوو بەرەو جەفافەچی بە شێوەیەکی گشتی ژماری ئەو نەخۆشانی کە ڕۆژانە سەردانی ڕاوێژکاری مناڵانەکەن لێرە لە ئاکرێ چەندە و لەم ڕاوێژکاری وەکو ڕاوێژکاری چ کێشەیەکی تێدا هەیە خۆی احتیما دەکاتە سەر وەرزەکە یعنی ئەگەر زستان بێ سێ مانگەکەی زستانەگە وەرگرین مانگی 11 و 12 و 1 ژمارە نەخۆشەکانمان لەگاتە 120 هەتا 150 نەخۆش ڕۆژانە و لە هاوینش مانگی 6 و 7 و 8 هەر عینی عەدەدا ئەمێنێتە فترەی مانگ 3 و مانگ 4 احتیمالە بێتە 80 هەتا 100 بەس لە لای کەمی 100 لە 100 کەمتر نابینین ڕۆژانە لە 100 کەمتر نییە لە وەکو ڕاوێژکاری ئەو پێشنت لەم ڕاوێژکاریە مناڵانی کە دێنە ئێرە ینی بە تەواتی چارەسەر وەردەگرن یان کێشە و گرفتیش هەیە بای خۆی لێ بکە بتاکید کێشە و گرفتمان زۆرە ینی کێشە و گرفتەکە باسی یانێن فحوسات بە جۆرێکی باش نیمانە کەم کورتی هەیە لە فحوساتمان کەم کورتی هەیە لە دەرمان باشە بەس توانین عنی سەرێ بتوانین مشکلەی هەرکێ لە مەسەشوا حەلە بێ لە مەسەشوا حەلەکرێ ینی بەس پێویستی منداڵان هەیە شش پزیشکی پسپۆرمان هەیە لە مەسەشوای گوڵان و هەمووی هەڵگیری باوەڕنامەی بردن هەر شەشیان ینی لە ڕووی لە ڕووی ینی پسپۆر دکتۆری پسپۆر هیچ مشکلەمان نییە مشکلەکەمانەوەی لە ڕووی مقیم دەوری و مقیم ئەقدەمە زۆری مشکلەکەمان ئەوەیە جگە لەوەی کە دکتۆر عەلی وەکو پزیشکی نەخۆشیەکانی منداڵان لێرە کار دەکات ئەو لە هەمان کاتدا بەڕێوەبەری نەخۆشخانەکەیە بە باشمانزانی پرسیاری ئەوەی لێ بکەین کە بۆ هەندێک جار کێشە و کەم تەرخەمی ڕوودەدات سەرڕای هەموو کەم کورتی ئەوەی هەمانە مەسەشوای گوڵان ڕۆژانە تقریبا 500 هەتا 600 نەخۆش استقبالەکرێت لە قسمی کلینیکی ڕاوێژکاری مختلف الفروع ڕۆژانە 20 عملیات تێتەکردن بین مستشفایە بە جۆری هەر جەراحێکی تقریبا 5 جەراحمان هەیە ڕۆژانە عملیات دەکات 4 هەتا 5 عملیاتیان هەیە عملیات باریدەی پێلێن یەک مخدرێکمان هەیە بەس سەرڕای یەک مخدرمان هەیە ئەو هەموو عملیاتەش تێتەکردن ڕۆژانە تقریبا 50 هەتا 60 سۆنەر دێتەگرتن لە مستشفایە 30 هەتا 40 ئەشعەی سیتی سکان دێتەگرتن و مختبرش تقریبا ئەو هەموو نەخۆشەی دێتە ناو مستشفاوە بێ فەحەز دەرناچێت چونکە هەمووی محتاجی فحوساتە بن هەمووشی محتاج فحوساتە بن بۆیان تەوفیرەکرێ مستشفای گوڵان خزمەتێکی زۆر تەقدیمەکە بۆ ئەو منتەقەیە خزمەتێکی زیادەی تااقەتی خۆیەتی مستشفایەکە 101 تەختە بەس ئەگە تو بەراوردی بکەی لەگەڵ عدەدی سوکانی منتەقە و عدەدی ئەو دەرێنی منتەقە بۆ سەر مستشفای گوڵان هیچ بەش ناکە ئەو عدەدە زۆرەی مراجع دێ بۆمان چی لە کلینیکی ڕاوێژکاری دەرەوە چی لە ئەدمشن لە تابقەکان حالات دخول بۆ تابقەکان چی لەو عدەد عملیاتەی ئەکرێت چ مستشفای بێ معرضە و غەڵەتی بکە مستشفای غەڵەت بکە دکتۆرێک بە ماوەی 3 ساعت 4 ساعت لە کلینیکی ڕاوێژکاری ساعت 9 هەتا ساعت 1 دانشێ 120 نەخۆشە بێنێت دەجار هەتا 150 نەخۆش شەگا معرضە غەڵەتی بکە غەڵەتی بچووک غەڵەتێک دوو غەڵەت هەر دێتەکردن یەک مخدرێکمان هەیە بە 4 ساڵەی تەخدیرەوە 4 ساڵەی تەخدیرەدا ئەمە نە علمیەن و نە فەنیەن شتێکی دروست نییە ئێمە خۆمانی کەین بەسدا ئیش عالم بڕواتە ڕێوە ئەمە ئەبین وەکوێتە هۆکاری ئەوەی ئێمە معرەز بین بۆ غەڵەتی نەخۆشخانەی گوڵان بەجێ دەهێڵم و دەڕۆمە نەخۆشخانەیەکی تری ئەم شارە بە هیچ پێوەرێکی زانستی و تەندروستی ناکرێت بە تەنها پزیشکێک گیاندوو چاودێری ئەم بەشانە لەم نەخۆشخانەیە بکرێت چونکە ئێرە ئەو شوێنەیە کە ئەوانەی ژیانیان لە مەترسیدایە سەردانی دەکەن ئەم نەخۆشخانەیە لە ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو دروست کراوە پێشتر نەخۆشخانەی سەرەکی شاری ئاکرێ بووە
بەڵام ئێستا پاژەوەی کە نەخۆشخانەی گوڵان دروست کراوە ئێرە تایبەت کراوە بە نەخۆشخانەی فریاکەوتن و هەروەها نەخۆشخانەی ئافرەتان و لەدایک بوون کە ئەم دوو بەشە خۆی لە خۆیدا پێویستی بە دوو نەخۆشخانەی جیاوازە هاتوینێتە ناو نەخۆشخانەی فریاکەوتن بزانین حاڵ و ڕەوشی تەندروستی لەناو ئەم نەخۆشخانەیە لە چه ئاستێکدایە. کەمی ژمارەی پزیشک و کارمەند لەم شارە بەگشتی و ئەم نەخۆشخانەیە بە تایبەتی بەڕوونی پێمان دەڵێت کە ئەگەری ڕوودانی نەخوازراوی تر لێرە و لەوانەیە لە هەندێک شوێنی تری کوردستان هەیە. کارمەندە تەندروستیەکانیش لە نەخۆشخانەی فریاکەوتنی ئاکرێ قسەی خۆیان هەیە. نسبت جێمە وەختی نەخۆشخۆنەک و سەربۆزی بیە دۆخۆزەمە ئەوە نەخۆشخۆنەک بوومە بێتە دەوبینکردن یا بەرفرە مە هەمیە نوکە ژوورە استیقبۆلی مە سێ تەختێتان بۆ وی خەلکی هەمیە هیڤۆماوە بێتە بەرفراکردن و دامژی بتر بشین خزمەت و خەلکی خۆ بکەین و دۆخۆزیش خەلکی خۆ بکەین دەمێ سەرە دۆنۆمەتکەن نەخۆشخۆنێ پیچەک ڕێزگرتن هەبیت مقابلی نوشدۆرە و پەرستۆرە دۆیمان دێت بێ پشەڕە گەل پەرستۆرە و گەل نوشدۆر ژیە مۆندیە مە هەمی نوشدۆرێت کێمە خۆسەتەن مقیم vێرێ بخۆیە مۆندیە دێت شەڕێکی گەلکات شەڕێکی گەلکات هەتە vێکڕۆ مشکلەکە هەلتە بیت دمەسەنەت گەلک نەخۆشی دیوازعیوە دەوەلوستر بیت. دکتۆر سەعید پزیشکی نیشتەجێی خولاوە و چەند مانگێکە دامەزراوە. ئێستا ئەو لێرە بە تەنیا چاودێری سەرجەم ئەو نەخۆشانە دەکات کە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ئاکرێ داخڵ بوون. دکتۆر جان چەند کەس خەفەرن؟ شفت صباحي دو كاس خفارن ئێستا حالیان بە تەنیا بله دیگه واسه مال بار صروفه کی فهم روزه دون بەڵێ چەند بەشی تێدا هەیە کە ئێستا تۆ خەفەری که خسته خانه بەڵێ نخوشه اطفال بزوريكو وباطني ونشترجي هر سيلفرتنا واجتن ادقال تروما ئەوانی کە حادثه او تشتي وتبع هەمووی بە تەنیا همو تنه ئێوە خەفەرن؟ بله بابا بورچكا وبورچكا ديرا خديني سويه بيري بس نسوي تتوار جرتا ويلو دا وشتي طبعا مەبەستمەوەی ئێستا لە کاتی ئەشی گرتن بۆ ئەو بەشانە تۆ بە تەنیا هەیەوانی؟ حاصل کنه برادەرەکەت بۆی زۆرفێکی ترەوە لێرە نییە. زۆر باشە. ئەو حاڵەتانی کە دێنە ئێرە تۆ چۆن فریا دەکەویت بەسەر هەمیان ینی ئاگات لە هەر هەمیان بێت؟ بله البر كيمياء جمارة نجدور دشتاجي خلا أم مجبور تبين يعني أبا يكم هيفني أصليرا أبا شمشة أم مجبور تبين يعني تو مجبوري لا بس أبا ديفكت ما ديفكت دي ملتين مثلا مقيمة قدمانية يعني پزیشکی نیشتەجێ دێریتان نییە کە تایبەتمەندە؟ بلا بنت مانينا ما همينينا ما كونتاكت هاي بس قال سينياري تظني كونتاكت قال بسبوري نشتاجري مثلا عن دلو هناك أو بشكل زحمة ترى كنت كونتاكت قال مش دوري بلبان بكي اتخذت خانة ده وجام وقت حالاتك تيت أم وكي يعني مجبور بونك أم محتاجين كونتاكت قال سينياري كان شو كمان مقيم عقد ما مش دوري بلبان اللي رانين إنعاش بوجانوي دليش هي ما إنعاشوا هاي وما رديت أطفال هاي غرفة هشت بدا وبا غرفة ظلمة أبا يعني بعض ويتهردوا غرفة جنكونة يعني كواتا ئەگەر نەخۆشێکی فریاکەوتنیش بێت تۆ بێ لێرە وەرەگری ئەگەر لە بژانەوەی دڵیش کێشەیەک هەبێ هەر دەبێت ديج نقل كي بله أستدبي بتشم أستني ليرة باشە لەو کاتانی کە فریان ناکرێت یان نەخۆشەکان زیاتر دەبێت یان چارەسەرەکەی لێرە لەوانەیە نەکرێت چی لێ دەکەی نەخۆشەکان؟ طبعا بما نتيجة عند المشكلة شدنا يعني المشكلة بما بزور مشكلة شدنا كالخالكي مثلا دهيتن تبين إذا تشيم ساعة كمان ناقشك مثلا يتطير ده آنی که دیگه مثلا لیرانی آن برادر من بشوله تی نخوشک ترابی دن تی ما به هند مشکلی شکل تی جور های قصابی جدن قصید کرد آن دشتکی مثلا یه نخوش بشه دکتوری بزار نامن لخصی نخوش والله ما دیت کین هم یعنی نخوش هاتو لیره پیوستی به یا مجبورن ونیا دبک من دالانیش راخی من دالانه ولا راخی من دالانه چند إلى هشت تقطع ماله وما دو حاضنيتين عايش راسي جمهورك وكيما بس با إمكانياتك جوري أبايا
ئەو نەخۆشش لەبەر پرسیارەتی توێ ئەف نەخۆشش بەرپرسیۆریتەوە هەرێکی لێرە بەرپرسیۆریەوە لە کاتی ئێستادا وەکو بزانین چەند نەخۆش لەناو ئەم بەشەدایەکێت و ئێستا تقریبا 12 15 ناخۆشمەرێتین بەس تۆش بێ احتیمالیشی هەیە زیاتر بێت احتیمالیشی هەیە زیاتر بێت و ما هەندێکی تەڵی فێرکردین و حسب پێویستیەوە ئەی لە ڕووی ژماری کارمەندە و کارمەند ژمارەکەیان باشە کارمەند ژمارەوە گەلێک دکتورە بۆشترە بەڵێ یعنی ئێستا بەشی ئیشەکانی تۆ دەکات کە توان هاوکاری تۆ بکەن ئەو کۆریۆماتکان بەڵێ الحەمدولیلا هەمی باشە ئەویان باشە ئەوە باشە ئەوە نقطەکە پۆزیتیڤە بەس کە نوشدۆر ژمارەوە کێمە هێرش هەر شوێنش سەوتنی نەخۆشەکان بەڵێ یەژن کارە هێژن کار ئەوە دوو غرفە ئەوە یەک ئەوە دوو ئەویان هیچیە ئەوە بەژاندنەوە دلیە ئەوە بەژاندنەوە دلی بەڵێ بەناش ئەمە بێ شوێنێکی بێدەنگ و تایبەت بێت لەبەرەوەی نەخۆشیەکانی ئێرە زۆری نەخۆشی دڵیان بەڵێ ڕاست بوونی ئەم ژمارە هاوڵاتیە لەناو بژانەوەی دڵ لە ڕووی تەندروستی و زانستیەوە گونجاوە نا هیچ پشێوەیەکی گونجاو نییە بەس بۆ خەڵکەکە تو نەسیحەت بکەیت دەبێژی بۆ خڕۆبە ئەگەر نا ئەم نەشین کەسێک قورتی بینی نەدارێ لە ژوورەی ناوشێت خۆستان ما دکتور نییە و ما هەفشتانی ناشی کەسێت و کەمی ژمارەی پزیشک و کارمەندەکان وای لێ ئەوە کردو نەتوانن یاساکانیش داواکاری چییە لە خەڵک کاتێککە سەردانیەوە دەکەن وڵە دەوەکۆریەمە بەس ئەوە ئەم تێرە خزمەتەوە بکەین کاویش مەسەلان گەلمەتەوەری کۆر بن وەختی مەسەلان بچێک دکتور مەسەلان بشتە نەخۆشێکی بشتە جەیەکی نوێژەکە تشتێکە بچێک سەبڕا بێت و بچێک تەحمل بێت ئەخمەچ دەوەکۆریە دیگە لە نەوت خزمەتەوە ئەی داواکاریت لە وەزارەتی تەندروستی و حکوومەتی دەوەکۆریە مال وەزارەتی تەندروستی ئەوە کو ژمارە دکتۆرە زیادە بێت چکە ئەگەر ژمارە دکتۆرە زیادە بێت ئەرکیمە بسەڵایتر لە هێتن دی بمە مشکلێتمە دەکێمتر بن دیگەلێک هەر هەوڵاتیش دەمە ئیسراحەتێکەکەن دیگەل سیستەمی تەندروستی هۆڵی لەدایک بوون لەناو هەمان نەخۆشخانەیە بە هەمان شێوە تەنها یەک پزیشکی نیشتەجێ خولاو لێرەیە لەبەر سەرقاڵی بە زۆری ژمارەی نەخۆشەکان ناتوانێت بۆ چەند خولەکێک قسەمان بۆ بکات ڕووی پرسیارەکانم دەکەمە دکتۆر بەشیر کە ئەو بەڕێوبەری کەرتی تەندروستیە لە شاری ئاگرێ لی دەپرسم تاکەی ئەم حاڵەتانە بەم شێوەیە دەمێنێتەوە وەکو ڕێبەرە سەغڵەمەوەکرێ پێک دێت دوو نەخۆشخانە تەنگاویە و زۆرگ بنێ یا ناف ئاکرێکەون ئەو نەخۆشخانەکە گەرە بکەونە ساڵ 1952 هاتی ئاواکردن و نەخۆشخانە گولان دوزۆرنە هەیە هاتی بەکردن نەخۆشخانە گشتیە و 22 بنگێن تەندروستی و گەل سێ سنتەرێت تایبەتمەند کە ئێکی لەوان سنتەرە سەرسیمەیە دوێ سەتر غەسلکردیە و سنتەرە هاوار هاتنە بلەس کە بژنە 122 بێگومان دەڤەرەکە یا وەکو ئاکرێ پێویستی نەخۆشخانە تایبەتمەندش هەیە چونکو وەکم دەڤەر ئاکرێ بەس خەلمەتەوە خەڵکی ئاکرێت داخلی و دەوروبەرەوەی قەزا ئاکرێتنی ناکات ڕێبەرە سەغڵەمە ئاکرێ خەلمەتەکە زۆر پێشکەش کرد بۆ قەزای دیش وەکو قەزا بەرداشت نزیکی نفوسەوەی 150 کەسە ئەویش بارگرۆنیەوەی سەر ساغڵەمی ئاکرێت چون نەخۆشخانە لەبێرە ناتین ئاواگرێتەوەکە و کەرتە شێخان مجمعات کۆمەڵگەهێت قەسروکێ و چرا و کەلێکچی ئەویش نزیکی تقریبا 50,000 تا 100,000 کەسانە ئەویش بارگرۆنیەوە سەرمە چونکو نەخۆشخانە دیێت تایبەتمەند وەرینە بەس بنگێ تەندروستینە و کەرتە ڕخێ بارزانیش نزاری بارزانە نزار هەتا بیسیه گوندانە خەڵکێوێش زۆر سەردانان بنگێت تەندروستیت ئاکرێت و نەخۆشخانە ئاکرێت بۆ چارەسەرێ و بۆ خزمەت گوزاریە بێگومانەکە نەخۆشخانە تایبەتمەند هەبن وەکو نەخۆشخانە زاروکە یان نەخۆشخانە دایکبوونێ تایبەتمەندێکە خوا هەبێت بتر خزمەت و خزمەت گوزارێ پێشکەشێنەکردن بۆ هەواڵەتیت دەبێت بێشک یعنی هەر دۆرێکە خزمەت گوزاری بیت هەر سازیەکە حکومی بیت یا خزمەت گوزاری لابد ئینک مشکلە ناو دەهەبن و کەمتر خەمیش دەبن چونکە وەکو تۆ پێش خزمەت گوزارە پێشکەشکەی بۆ خەڵکی و بارگرۆنێک و زۆر بە دێتیش هندێک ئۆریشۆش بی بێگومان بێ قەیڕۆنەکە کوردستان تێپەڕی 2014 تۆنۆکە تاثیرە خۆ زۆر کرد سەر ڕێبەرە سەغڵەمیە گشتی هەموو و تایبەت ئاکرێ بگوما مثلا بيجين بنومنا الصالة 2014 هاتونو كان نزيجي 50 دكتور الأجري دستخل كارب كشوية وشون دربي ولاتي الوان نجار عرب نجار السوري أبت
إيرادن دوم مزراندن حتى 50 کس دست خلکاری برده و بگمان دعوت تأثیر وضع خدمت گذاری که تو وضع عامل خدمت گذاری بو خلق ولاتی مسئله بحثی که الان مقیمه کن نجدارت نشجر خلا اوید که بردام نخوشخانه داد يعني مثلا دوام هیواری دوام شبه بردام نخوشخانه داد سردان نخوشات کن مال اوکراینزی که ما پیوستی چل نجداره هیا اوید که حاليا وكو توانا وسبب قيران دارایی 8 تا 10 نخوش ما 10 دكتور متنا دابين كرن دارت نشتجر ديرين مثلا كزور زورينا ام خرزانين كل همون خوشخانه بارك زور زور يجرون اساس ملتوان منين الاوكري ما نزيك سيه بدون ما سيت هين اباش بورغرين كو زور زور نخوشخانه مثلا دكتور ديت بهوش كرنه هذول كميلوك ما اوكري ايكا يكمل دكتور ما هي وكم ميلوك سر بريوم يدي اخر ديت ما تنسيب الصغلة من مصر يون الدوك دينيرا طبعا مثلا بيجي بيقولوا ما ابركا مثلا كو ما كان نشترجري كين النخشخانه يقولون ابركا 24 نشترجري انجام دان وجود یک نشترجري يعني نك دكتوره بهوش كرنه فابا بورغرين كو زور زور سر نجداري وسروان كرمان در ابتويره تذكرن بس ما بنتشارين يعني بيوصعك ناسك خلقي ما تتبرت وهرمه تتبرت ام دس الخدمه گزاره برندني وبردام بيس شولت خو سر راي و ويك مكسيو چارەسەرکردنی نەخۆشیەکانی منداڵان کارێکی ئاسان نییە و پێویستی بە برەودان بە ژێرخانی تەندروستی هەیە لە شارەکانی کوردستان و بەتایبەتی لە شارێکی وەکو ئاکرێ چونکە ژمارەی پزیشک و کارمەندان لەم شارەدا وەکو پێویست نییە بە هەمان شێوە ئەو هەڵۆ کەمتەرخەمیانەی کە هەندێک جار ڕوودەدان لەوانەیە بەشێکی هۆکارەکەی بۆ ئەوە بگەڕێتەوە کە لە ڕووی سەرچاوە مرۆییەکان و پێداویستی پزیشکیەکان وەکو پێویست دابین نەکراون بۆیە پێویستە لایەنی پەیوەندیدار ئاوڕێکی زیاتر لەم شارە بداتەوە و تەواوی نەخۆشخانەکانی کوردستان پڕ بکات لە کارمەند و پزیشکی پێویست هەرشاد.